ئەو گەنجەی لە ئەولێر لە لایڤی فێسبوک و لەسەر شەقام بازین بە خۆیدا دەکاتن و خۆی دەستێنێ. ئێستا چی بەسەر هاتووە؟ لە بەچۆ کارێک ئەو کارەی کرد. کێ بۆ کاری ئەم کارەی دەزانێ و کێ تاوانبار دەکا؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. دوانی وەڕۆی ڕۆژی پێنجشەممە لە گەڕەکێکی هەولێر و لە نزیک دادگای هەولێر گەنجێک لە فێسبوک لایڤی کردو و ئاگری لە جستەی خۆی بەردا. ڕووداوەکە نزیکەی کاتژمێر 3:30 خولەک بوو وە گەنجەکەش ناوی سەرتیپە. دوای ئەوەی کە چەند هاوڕەیەکی لە ڕێگەی فێسبوکەوە ئاگاداری کردوتەوە ئاگری لە جستەی خۆی بەردەدات و هاوڕێکانیشی هاتوونە لایڤ و سەیریان کردووە و هاوڕێکانی لەوتەی خۆیاندا بڕۆیان نەکردو کە کارێکی وا بکە، بەڵام کە لە لایڤەکە نیشان دەدا و بازی بەخۆیدا دەکە و ئاگری لە خۆی بەردەدا هەموو تووشی شۆک دەبن. بەپێی ئەو زانیاریانەی کە بە ئێمە گەیشتووە، کاک سەرتیپ تەمەنی 19 ساڵانە و لە دوو نەخۆشخانەی هەولێر کاری کردووە. دوای ئەوەی ئاگری لە جستەی خۆی بەردەدا کە لە کردە ڤیدیۆیەکەش دیارە ئاگر لە جستەی خۆی بەردەدا خێرا خەڵک دەگەنە سەری و وە زیاتر ئاگرەکە بەلاشەی وێ و نەک بە دەموچاوی، بۆیە خێرا بەهانای وە دەچن و ئاگرەکەی لێ دەکوژێنەوە و دوای ئەوەش گوێزراوەتەوە بۆ نەخۆشخانەی ئیمرجێنسی کە ڕێژەی سوتاویەکەی 150ە زیاتر قاچ و پشت و ئەو شوێنانەی گرتوتەوە و دوورە لە دەموچاوی. وەروها ئێستاش بار و دۆخی زۆر جێگیر و تەندروستی باشی هەیە وە کەسوکاری ئەو گەنجە ڕایانگەیاندووە کە کوڕەکەیان لەگەڵ هیچ کەسێک کێشەی نەبووە، بەڵام ماوەیەک بوو بەردەوام گلەی هەبوو لە دۆخی ژیانی و بەردەوام باسی لە کێشە و خەم و ئازارەکانی خۆی کردووە، بەڵام وا دیارە کەسێک نەبووە کە زیاتر هانی بدا یارمەتی بدە کە کارێکی وان نەکاتن و دوور بێتن لە بێ ئومێدبوون لە ژیانی. وەروە کە ئەو لایڤی کاک سەرتیپ کردوێتەوە وە براکەشی لە ناو لایڤی بووە ئەو باز لەوەش دەکاتن. من لە ڕێگای فێسبوکەوە سەیری براکەی خۆمم دەکرد کاتێک خۆی شتان ئەو هیچ کێشەیەکی تایبەتی لەگەڵ هیچ کەسێک نەبووە ئەو باسی هیچ شتێکی لای هیچ کاممان لە ئەندامەکانی خێزانەکانمان نەکردووە، نازانین ئەو بۆ ئەو کارەیە کردو و چ شتێک وای کردووە دووچاری ئەو کارێ بکاتن کە ئەو شتێ بکە. ڕاستە گلەیی هەبووە و زۆر جار دەردە دڵی کردووە، بەڵام ئەو شتانێک کە ئەو دەیوت هیچ نابێتە هۆکار ئەوەی کە خۆی بستوێنێتن. زۆر کەس لە نێو سۆشیال میدیا بازەوە دەکەن هۆکاری خۆیستانی ئەم گەنجەیە هۆکاری کارەکەی بووە لەبەرەوەی بە شێوەیەکی گرێبەس لە نەخۆشخانەی ڕۆژئاوای هەولێر نزیکەی 10 ساڵە کار دەکاتن تاوەکو ئێستا ویسیتی دای بمەزرێن بەڵام دایان نەمەزراندووە بە شێوەیەکی ڕسمی. بۆیە بازۆش دەکەن چەجا داوای کردووە کە بێتە هەمیشەیی، بەڵام نایان کردووە، ئەویش دەردە دڵ گرتوویەتی وای لە خۆی کردووە. بەڵام ئەم قسانە تەنها دەنگۆیەکە، دەنگۆی نێو سۆشیال میدیایە تاوەکو ئێستا ڕاستی و دروستی ئەم بابەتە دیانە. بە پێی ڤیدیۆیەکە ساتی خۆشتاندنی گەنجەکە لە لای ئێمە هەیە، بەڵام ئێمە نامانەوێت بڵاوی بکەنەوە لەبەر ئەوەی چەندین چین و توێژی جیاواز سەیرمان دەکاتنەوە. ئەو پارچە ڤیدیۆشتان بۆ بڵاو دەکەینەوە کە لە کاتی چاکبوونەوەی کاکە سەرتیپ بڵاو بۆتەوە. سەرتیپ ئێستا کوی برام ئینشاڵڵا باش دەبی. لە ڤیدیۆکە دیارە کاکە سەرتیپ دەڵێ زۆر باشم، زۆر سوپاس بۆخوا، ئینشاڵڵا هەردەم باش دەبێتن و دوور دەبێت لە کێشەوە بەڵا. ئینشاڵڵا ئەوەی گەنجی کوردستانە بە شێوازێک بیر و بۆچین و فیر لەو شتانە ناکەنەوە کە هەوڵ بدەن خۆیان شتێک لێ بکەن، لەبەرەوەی ئینسان زۆر لەوە گەورەترە. ئینشاڵڵا هەموو لایەک سەلامەت دەبن و هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.